بەڵێ خۆشەویستان ئەچمە لای تۆری ئەمڕۆی پرۆگرامەکەمان مەلا عەبدولکەریمی مودەڕی زانای ئاینی و شاعیر و موفتی کوردی سەدەی بیستەمە چەندین کتێبی ئاینی و مێژووی و ئەدەبی لە زۆرێک لە بوارە جیاوازەکاندا بڵاو کردوێتەوە، هەروەها تەفسیری قورئانی پیرۆزی بە زمانەکانی کوردی و عەرەبیش بڵاو کردوێتەوە و هەروەها شیکردنەوەی چەندین شاکاری شعری کلاسیکی یەکێکی تر بوون لە کارە هەرە گرنگەکانی ئەم کەسایەتیە دیارەی کورد. لە سلێمانی دیدارێکی تایبەت بە بەرهەمەکانی مامۆستا عەبدولکەریمی مودەڕیز بەڕێوەچوو قسە و باسی زیاتر دەرباری بەڕێوەچوونی دیدارەکە کەم زۆر بەڕێز شاخەوان سەدیق کا بەڕێزیان ئامادەکار و سەرپەرشتیاری دیدارن لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانن. کاک شاخەوان بەخێربێی سەرچاومان. زۆر سپاس. یاخوا بەخێر. لە سەرەتای ویستم بڵێم خاوەنی 60 بەرهەمە، بەڵام لە زۆرێک لە یاخود قسەی زۆرێک لە نووسەر و ڕووناکبیرەکان پێیان وایە کە نەخێر مامۆستا خاوەنی چەندان بەرهەمی زۆر لەوە زیاترە. بەڵێ بێگومان ئێوازان مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیز یەکێک لە ناوە دیار و گەشاوەکانە لە ناو مێژووی ئێمەیە و ئەم زاتە گەورەیە، ئەم عەلامە گەورەیە جێپەنجەی لە زۆر بوارە بەجێهێشتووە، بە تایبەتی دوو بواری گرنگ کە بواری ئاینیە کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر کۆمەڵگای ئێمە هەیە و بواری زمان و ئەدەب و ڕۆشنبیریە کە بێگومان خۆی و کوڕەکانی و بنەماڵەکەیان ئێمە ئەکرێت ڕێگە بە خۆمان بین بڵێین کورد لە باشووری کوردستان و کورد لە هەر چوار پارچەی کوردستان قەرزاری ئەم بنەماڵەیە، چونکە لە ڕاستیە ئەگەر لە ڕۆ ئاینیەکەەوە سەیری بکەین مامۆستا جگە لەوەی کە تەفسیری قورئان بە هەردوو زمانی عەرەبی و کوردیەکە چەندین زانا و مامۆستای ئاینی فەقێ لە حوجرەکان لە ژێر دەستی ئەمە پەروەردە بوون کە ئەمە لە کاتی خۆیان ئێوازان حوجرەکان ناوەندێکی ڕۆشنبیری گەورە بوون بۆ پێگەیاندنی خەڵکی ئێمە لە خوێندەواری، چونکە لە زۆر شوێن لە گوندە دوورە دەستەکان کە قوتابخانە نەبووە حوجرەکان توانیویانە ئەم بۆشایانە پڕ بکەنەوە و هەر لەم حوجرانەوە چەندین کەسایەتی گرنگ کە ئێستا ناویان هەیە و ڕۆڵیان هەیەەوە لە قۆناغی خۆیان و دوای خۆیان کاری گەوریان بەجێهێشتووە، بێگومان لە ژێر دەستی ئەم زانا گەورانەیە پەروەردە بوون. بۆیە مامۆستا مەلا عەبدولکەریم لەم ڕوانگەیەوە کاریگەریەکی گەوری هەیە و جیا لەوەش ئەگەر بگەڕێنەوە بۆ بواری زمان و خزمەتی ڕۆشنبیری و ئەدەبیات، قسەیەک هەیە یعنی لە ناو ڕۆشنبیرانە باوە ئەڵێن ئەگەر مامۆستا مەلا عەبدولکەریم و کوڕەکانی نەبوونایە ئێمە بۆ شێوەی کە ئێستا لە شیعری کلاسیکی لەزەتە بین یا تێئەگەین نەمان ئەتوانی بەو جۆرە لەزەت بەرین و تێبگەین. بۆیە جێپەنجەی ئەم بنەماڵە بەڕێزە لە ناو ئەدەبیاتی ئێمەیە کرێت تا چەندین ساڵی تر، چەندین ئەگەر بڵێم سەدەیەکی تریش هێشتا کاریگەریەکەی بە قۆڵی ئەمێنێ و کاریگەریەکەی ڕۆژ دوای ڕۆژی زیاتر دەرەکەوێت. بۆیە ئێمە وەک دامەزراوی کەریمی عەلە کاڵبەتە بە پشتیوانی و دەستگیرۆی و لەژێر ڕێنمایی زۆر بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ ئەمە یەکەم جارمان نییە بگەڕینەوە بۆ ناو ڕابردووی خۆمان، بۆ ناو مێژووی خۆمان و کار لەسەر ئەم پیاوە گەورانە بکەین، چونکە لە ڕاستی هەمیشە وتومان ئەگەر ئێمە وەک کورد لە ناو مێژووی خۆمانە شانازی زۆر گەورەمان نەبێت لەوەی کە سەرکەوتنی زۆر گەورەمان لە بواری ئابووری و سیاسیا بەدەستهێنابێ، بێگومان لە بواری ڕۆشنبیریە خاوەنی شانازێکی ئێجگار گەورین، ئەویش لە سایی ئەم زانا و دانا و عەلامە گەورانی ئێمەیە کە هەمیشە وایان کردووە میلەتە بە زیندوێتی لەسەر پێی خۆی بۆستێن نەمرێ بمێنێتەوە، چونکە ئێوازان داگیرکەرانی کورد هەمیشە هەوڵیاندا ئێمە لە ناوبەرن قڕمان بکەن و بەداخەوە بەشێکی گەوری ئەم لە ناوبردنە بە ناوی ئاینەوە بووە، یعنی ئاەتی قورئانیان هێناوە لەسەر ئێمە تەطبیقیان کردووە کە ئەنفالمان کەن، جینۆسایدمان کەن، پڕۆپاگەندەی ئەوەیان کردووە، ڕێگەیان بەخۆیان ناوە ئێمە بسڕنەوە لە سەرزەوی بەو نیەتەی کە ئێمە گەلێکی نامسڵمانین، گەلێکی نائینین، گەلێکین دژی پەیڕۆ و پرۆگرامی ئاینەکانین، بۆیە هاتوون ئەم ڕێگەیان بەخۆیان داوە. بەڵام ئەمڕۆ ئێمە لەم دیدارەیە و لە دیدارەکانی پێشوشاکە لەسەر سوهرەوەردی، لەسەر محەممەدی شارەزووری، لەسەر شێخ محەممەوی خاڵ، لەسەر زۆری لە عالمەکانی کە دیدارمان کردو ئامانجمانەوەیە بە داگیرکەرانی کوردستان بڵێن کە ئەو ئاینەی کە ئێوە بە ناویەوە ئەتانەوێت ئێمە بسڕنەوە، ئێمە عالمی گەوری وەکو مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیزمانەیە کە کاریگەریەکەی نەک تەنها بۆ کورد کاریگەریەکی ئێجگار گەورە و گرنگە، بەڵکو لە جیهانی عەرەبی و جیهانی ئیسلامیە ناوێکی گەورە و درەوشاوەیە و ئەکرێ بڵین جیهانی عەرەبی
ئەدەبیاتی عەرەبی قەرزاری ئەم پیاوە گەورەیە کە مامۆستا تەنها فەقی کوردی پێنەگەیانوە چەندین فەقی عەرەب لە شاری بەغا بۆ خۆتان نەزان کە ساڵانێکی زۆر لەوێ ژیاوە لەشر دەستێ مامۆستا گەورەیە پەروەردەبوون لەبەرەوە ئەمەیەکێ لە پەیامەکانی ئەم دیدارەی ئەمڕۆ بوو لە ڕاستیە و پەیامی دووەمیشمان لە ڕاستیە ئێوە ئازانن بەداخەوە ئێستا کۆمەلگای ئێمە پڕ بووە لە تەوەجوهات و لە ڕەوتی ئاینی و ئیسلامی نوێ کە نامون بە کۆمەلگای ئێمە لە ڕاستیە بەشێکی زۆر لەم ڕەوتانەی دیعایەواکەن کە شیعر و ئەدەبیات و هونەر حرامە و دوورە لە ئاینی ئیسلام لە کاتێکا بیاگان عەلامەیەکی گەوری وەکو مامۆستا کەریمی مودەڕی جگەلەوەی کە خۆی شاعیر بووە بە ناوی نامیەوە دیوانی هەیە هاتۆ ساختکردنەوەی کردووە ڕاوەی کردووە لێکدانەوەی کردو بۆ شاعیرانێکی وەکو مەولەوی مەحوی مەلاقادری هەمەوەندی زۆری لە شاعیرانی تر نالی لەبەرەوە ئێمە هەمانوێت لە ڕێگەی ئەم دیدارەوە پێیان بڵێن ئەو ڕەوتێککە ئێوە هێناوتانە تا وڵاتە ئەو بیرکردنەوەی ئێوەتانە دوور و نزیک پەیوەندی بە ئاینی ئیسلامەوە نییە و دوور و نزیکیش پەیوەندی بە کۆمەلگای ئێمەوە نییە. زۆر باشە بەرهەمە دانستەکانی مامۆستا لە هەموو بوارە جیاوازەکاندا وای کردووە کە ئەم کەسایەتیەکی تایبەتمەند و دانستقە بێت بێگومان مامۆستا لە هەر لایەکە و سەیری ئەەکەی منە میشاڵم دەریایەکە هەتا لە ناویە مەلە بکەی دوڕ و مرواری تازا دۆزیتەوە بۆیە بێگومان کەسایەتی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس کەسایەتێکی ئێزگار گرنگە لە زۆر بواری کۆمەلگایە جێپەنجەی خۆی بەجێهێشتووە. زۆر باشە بێگومان زیاتر لە سەدەیەک ژیاوە چەندین جگەلەوەی چەندین بەرهەمی کە هەتا خۆی لە ژیانە بۆ بڵاو کراوەتەوە چەند بەرهەمێکیشی لە دوای کۆچی خۆی بڵاو کراوەتەوە چەند بەرهەمی تری هەیە یاخود لە ڕاستیە مامۆستا بێ چەندین دەستنووسی هەیە و چەندین نامەی هەیە کە بۆ شاعیران و بۆ کەسایەتی دیار و گەورەکانیشی ناردووە. بێگومان مامۆستا بە حکمەوەی کە زۆر چالاک بووە و زۆر کاری کردووە ماشەڵڵا بەرهەمەکانی زۆرن و بێگومان لە پاش خۆشی کۆمەڵە بەرهەمی هەیە کە لێرە و لەوێ پەرش و بڵاو بوون بەڵام کاکە حەمەی کوڕی وەنەوەکانی کۆیان کردوێتەوە ئێستا ئەوەندەی من ئاگدارم چەند بەرهەمێکی هەیە ئامادەیە بۆ چاپ و هێشتا چاپ نەکراوە کە بە هیوام یعنی لە داهاتوە بتوانین نەک هەر ئەو بەرهەمەی بەڵکو کۆی کارەکانی جاریشکە لە بۆکسێکی جوانە چاپ بکرێتەوە بخرێتەوە بەردەست خوێنەری کورد چکە بەڕاستی شانازێکی گەورەیە بۆ کتێبخانەی کوردی ئێمە کە بەرهەمەکانی مامۆستای تیابێ و ئەو بەرهەمانە بە کوالیتیکی ئێجگار باش چاپ کرێتەوە هەروەک چۆن لە وڵاتی ئێران سیرەکەین بەرهەمەکانی حافظ و بەرهەمەکانی سوهرابی سوبهەری و فەروغ و ئەحمەدی شاملۆ بە چەندین جۆر چاپی جیاواز و وەرەقی جیاواز و بە زەغرەفە و بە ڕەنگ و بە لەونی جیاواز و ئەمانە چاپەکرێن و هەموو ماڵێک بێبەش نییە لە بوونی ئەم کتێبانە لە ناوخۆیە بێگومان شانازێکی گەورەشەکە کتێبخانەی ئێمە بەرهەمەکانی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس و دکتۆر مستەفا زەڵمی و شێخ محەمەوی خاڵ و زۆری لەو ناوە گەورانەی تر بێبەش نەبێ لە بوونی ئەم کتێبانە. زۆر باشە بەرهەمەکانی لە چ کتێبخانەیەک پارێزگاری لێکراوە یاخود دەستنووسەکانی لەکوێن؟ لە ڕاستیە بەرهەمەکانی ئەوەندەی من ئاگدار بم لە زۆربەی کتێبخانە گشتیەکان هەیە و لە لاینەوەکانی بەشێکی زۆر زۆری پارێزراوە و پێشتر چەند جارێک چاپ کراونەتەوە بە شێوەی جیاجیان نەک لە شێوەی بۆکسێکا و کۆکرێتەوە ئەوانە چاپ کراونەتەوە لە زۆربەی زۆری کتێبخانەکان بەرهەمەکانی هەیە بەڵام ڕەنگە بەو شێوە کوالیتی ئێستا کە چاپ پێشکەوتووە مەسەلەی دیزاین و مەسەلەی وەرەقە و مەسەلەی فۆنتی وشە لە ناو کتێبەکانە ڕەنگە بەو جۆرە نەبێت کە بە هیوام دەداهاتوە بتوانین هەریج نەبێت بەشێک لە بەرهەمەکانی بەو کوالیتێ چاپکەینەوە. زۆر باشە لە دوای خۆی چەندێک کار لەسەر توێژینەوە کراوە لەسەر بەرهەمەکانی و چەندێک کار بۆ بڵاوبوونەوەی بەرهەمەکانی کە بڵاو نەکراوەتەوە دراوە و چەندێک بە تایبەتیش میدیاکان گرنگیان بەم کەسایەتیە گرنگە داوە. لە ڕاستیە لە دوای خۆی کارکراوە لەسەر بەرهەمەکانی ناکرێ کاری خەڵکی کە نادیدە بگرین بە تایبەتی لە بواری ئاینیە من لەو بڕوایم کە زانکۆکان لە بواری کۆلێژی شریعەتی ئیسلامیە ناتوانن هیچ جوانێ بخوێنن ئەگەر نەگەڕێنەوە بۆ لای بەرهەمەکانی مامۆسای مودەڕیس و دکتۆر مستەفا زەڵمی و زۆرێ لەو عالم و زانایانی تر کە
کاریان لە بواری شەریعەت و زانستی ئاینیا کردووە و بۆ بەرهەمە ئەدەبیەکانیشی لە ڕاستیە زۆر کار کراوە. وەزارەتی ڕۆشنبیری چەند ساڵە پێشستا دیدارێکی گەورەی بۆ کردووە و بەردەوام توێژەرانە گەڕێنەوە ناو بەرهەمەکانی. ئێمە لەم دیدارەیە ئەمڕۆی هەوڵمانە لە ڕێگەی پێشکەشکردنی نۆ توێژینەوەی نوێەوە کە یەکێ لە مەرجەکانمان بۆ بەشداری بوون لەم دیدارەوە بوو کابێ ئەو توێژینەوەی نوێ بێ، واتە پێشتر نەنووسرابێت، لە هیچ کوێ بڵاو نەکرابێتەوە کو ئامانجمانەوە بوو جارێکە بەرهەمەکانی مامۆستا بخوێنینەوە و گۆشەیەکی نوێ لە ناو بەرهەمەکانی بدۆزینەوە کە پێشتر ئیشی لەسەر نەکرابێ و ئەم توێژەرانە هەمویان توێژەری بەناوبانگ و توانان و هەمویان شارەزای دنیای مامۆستان هەم لە بواری ئاینی هەم لە بواری ئەدەبیە. بۆیە کار کراوە لێرە و لەوێ، بەڵام وەکوتم مامۆستا دەریایەکی گەورەیە، ئەوەی کە ئەمڕۆ کراوەی کە پێشتر کراوە ڕەنگە هەر دڵۆپێک بێ لەم دەریایە کرێ لە داهاتووە کاری ورتر و باشتر و زانستی تر لەسەر مامۆستا بکرێ. لە ڕاستیان میدیاکان بۆ خۆتەزانی میدیا لە هەرێمی کوردستان کەمتر، یعنی سەیری هەندێ میدیا مەکە کە وەکو بەڕێستان گرنگی بەم جۆرە کارانەیە. میدیا لە هەرێمی کوردستان کەمترە گەڕێتەوە بۆ کاری جدی وانە، زیاتر بان دەشتی ترەوە مەشغوڵە و کەمتر لە ڕووی میدیایە و کاری لەسەر کراوە کە زۆر زۆر گرنگ بوو، چونکە میدیا چێتە ناو ماڵەکانەوە بەبێەوەی پرسێ پێ بکە و مناڵەکان گەنجەکان خانمەکان لە ماڵەوە سەیری تەلەڤیزۆنەکەن، سەیری میدیاکەن. ئەکرا میدیای ئێمە بەرنمەیەکی جدی تەرخانکا بۆەوەی کە ئەم پیاوە گەورانە عەلامانەی ئێمە هەریز نەبێت لە ڕێگەی چیرۆک و لە ڕێگەی هەندێشتی تایبەتەوە بە خەڵک بناسێنێت بۆەوەی کە هەمومان بزانین لە ڕاستیە کورد خاوەنی کۆمەڵێک لە ژنی گەورە لە پیاوی گەورەیە کە ئەوان هەوڵ و ماندووبوون و تێکۆشانەکانی ئەوان ئێمەیان گەیاندووە بەم ڕۆکە بتوانین بە ئازادی ڕاوبۆچوونی خۆمان دەربڕین و بژین و سەیری میدیاش بکەین. لە ڕاستیە زۆر باشە. لە چ بوارێکە زیاتر بەرهەم و نووسینی هەیە یاخود دەستنووسی هەیە لە بواری ئەدەبی یاخود لە بواری ئاینی؟ وەڵاهی مامۆستا خۆی ڕاستە کەسێکی ئاینی بۆ کاری یەکەمی ئاینی بۆ، بەڵام بەبێ بواری ئەدەبیەکەش نەژیاوە، چونکە ئەو پیاوێکی سۆفیە، پیاوێکی عیرفانە، بەردەوام لەگەڵ دنیای شیعر و ئەدەبیاتە ژیاوە. حتا ئەمڕۆیەکی لە توێژەرەکان دکتۆر ڕۆف عوسمان یەکێ لە بیرەوەریەکانی خۆی کە لە خزمەتیا بووە تا لە ژیانە بووە گێڕایەوە وتی ڕۆژێک لە سەهارەیەکە ڕۆشتین گوێمان لە گۆرانیەک بوو، وتی مامۆستا وتی ڕایگرە، وتی بەقوڵی گوێی لە گۆرانیەکە گرت و لەگەڵ یایوتەوە، یعنی ئەوەندە عاشقی مۆسیقا و گۆرانی بۆوانە و توێتیم گۆرانیە یەکێکە لەو گۆرانیانەی کە نەشئە بە ئینسانەیە و زەی ئەیاتێ. لەبەرەوە مامۆستا لە هەموو بوارەکانە کاری کردووە، ڕەنگە قورس بێ ئێستا من لێرە حکم لەسەرەوە بەم کە لە بواری ئاینی زۆر کاری کردووە یا کاری ئەدەبی، بەڵام بێگومان هەردووکیان بۆ ئەو تاواوکەری یەکتر بوون و هەردووکیان وزەی بەردەوامی لە ژیانە پێیاون. بەڵێ ئەو شاعیرانە چێ بوون کە ئەو هەڵی بژاردبوون بۆ ئەوەی کە شیکردنەوە بۆ شیعرەکانیان؟ لە ڕاستیە زۆرن شاعیرەکان، بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرنگە مەولەویە، مەحویە، نالیە و فەقی قادری هەمەوەندیە کە ئەمانە زۆر زۆر گرنگن و دیارن و بەرچاون. بەڵێ سازکردنی ئەم جۆرە دیدارانەی ئێوە چەندێک گرنگە؟ لە ڕاستی ئەوەی ئێمە هەوڵێکە بۆ وەکوتم گەڕانەوە بۆ ناو مێژووی خۆمان، ناساندنی ئەم زاتە گەورانە، عەلامە و منەوەرانی خۆمان بەنەوەی نوێ و جارێکی تر گەڕانەوە بۆ ناویان، جارێکی تر قسەکردن لەسەریان. ڕەنگە قورس بێ بۆ من حکم لەسەرەوە بم کە بڵێم میشەکەمان باشیانە، ئەوە ئەبێ ئەو ئامادەبوانی لەوێ بوون یا خەڵکانی تر لەسەر ئەوە حکم بن. ئەوەی ئێمە توانیومانە لە دەستماناتوە کردومانە و دڵنیام کارەکەش جێگەی خۆیەگرێ و هەر ئەوەی کە لە کاژمێر دەی بەیانیەوە هەتا چواری ئێوارە هۆڵەکە جمەی هاتووە خەڵک بە دیار توێژینەوەکانی نەوە دانیشتووەوە نیشانەیەوەیە کە خەڵک ئارەزومەند بوو، ینی ئەو میوانانەیە ئەمڕۆ لەوێ بوون، تەنها میوانی شاری سلێمانی نەبوون و ئێمەش بە بانگێشتی تایبەتی بانگمان نەکردبوون. یعنی خەڵکە هاو بۆ لای من ئەوە لە مەریوانەوە هاتووم، لە سنەوە هاتووم، لە کەلارەوە هاتووم، لە هەڵەبجەی شەیدەوە هاتووم، لە هەولێرەوە هاتووم، لە کۆیەوە هاتووم. ئەمە نیشانەیە ئەوەیە کە لە ڕاستیە هێشتا بەو هەموو کاریگەری تەکنەلۆژیا کە هاتوۆتە ناو کۆمەلگا و کاریگەری لەسەر هەمومان دروست کردووە، هێشتا خەڵکانێگەیە کە کاری جدیان بۆ مهمە، هێشتا خەڵکانێگەیە کە زانا و دانا و عالمەکانی ئێمەیان بەلاوە گرنگە و هیوادارم ئەوەی کە ئەمڕۆ کردمان ئێمە توانی بێتمان هەریجنا ئەم شەو ڕۆحی مامۆستای پێ ئاسوودە بکەین و خەرمانێکی بچووکیشمان خسبێتە سەر دنیای ڕۆشنبیری و کتێبخانەی کوردی. بێگومان سازکردنی ئەم جۆرە دیدارانە هەمیشە جێگای دەستخۆشیە. جارێکی تر دەستان خۆش بێ. سوپاس کاک شاخەوان کە زۆر سپاس بۆ ئێوە. سپاس زۆر سپاس.